خۆشەویستان لە تەوەریەکەمی ئەم ڕۆماندا باس لە بابەتێک دەکەین ئەویش گرنگیدانە بە زمانی ئاماژە و بە تایبەتیش فەرهەنگی زمانی ئاماژە. هەموو زمانێک تایبەتمەندی خۆی هەیە و بە تایبەتیش زمانی ئاماژە کە کەسانێکی هەن پێویستیان پێێتی ئەو کەسانی کە ناتوانن ببیستن یاخود ناتوانن قسە بکەن زۆر جار گرفتیان بۆ دروستەبێت لە فێربوونی ئەم زمانەدا لە بەرەوەی شوێنێکی وانە یاخود ئەکادیمیایەکی وانە، بەڵام بۆ ئاسانکاری ئەمە لە ئێستادا فەرهەنگێک هەیە و کە کراوە بە ئەپلیکیشن و کەسانێک دەتوانن لێوی فێربوون و سوود لەم ئەپلیکیشنە بینن بۆ ئەوی کە زیاتر دەربارەی ئەمە بزانین. لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز بەختەوەر بەرزانمان کردووە ئامادەکاری فەرهەنگی زمانی ئاماژە. کاک بەختەوەر بەخێر بێت، خاڵ ئامادەبوونە لەکار. بەخێر کاک بەختەوەر، نەخوا سەلامەتن، دەستیشتان خۆش بێ. زۆر سپاس بەنای خوای گەورە و میهرەبان. زۆر سپاس بە کەناڵی پەیام بۆم دەرفەدا کە ئەمەش لایەنێکی گرنگە بۆ ئێمە کە کەناڵەکان ڕاگەاندن گرنگێکی تەواویان بە ئەم بابەتانە کە چینێکی تایبەتی کۆمەڵگەن خاوەن بەدایست تایبەتەکان. فەرهەنگی ئاماژە یەکەمین فەرهەنگی وێنەی ڤیدیۆیی زمانی ئاماژەیە بە شێوازی دیجیتاڵی بڵێن. ئێمە چەند شێوازی ترمانەیە لەوانەیە وەک کاکە باسی پێش سەوەرەقە بێت یان کتێب یا پرنتکراوە، بەڵام لە ئێستا ئازانین تەکنۆلۆژیا بەشێکی گرنگی داگیر کردو لە ژیان ڕۆژانەی هەموو تاکێک لە کۆمەڵگەیە. ئەزانین پێویستە کات ئەم ئەپلیکیشنە بکرێت بە بەردەستکرێت لە ڕێگەی تەکنۆلۆژیا و لە ڕێگەی سمارتفۆنەکانەوە. بۆ ئەم ئەپلیکیشنە هاوکارە بێت بۆ هەموو کەسێک کە بتوانێت ڕێگەی مۆبایلەکەی خۆیەوە لە ماڵەوە فێریم زمانە ببێت. یعنی پێویست ناکاتەوە ڕێگەیەکی دوور ببڕی یان کات نەبێت، تۆ ئەتوانی هەموو کات و هەموو ساتێک بەردەست بێ ئەپلیکیشنەکە لە بەردەستە و خۆت فێری زمانی ئاماژەکەی بۆ ئەوەی بتوانی گفتوگۆیەکی تەندروست و ڕێک لەگەڵ کەسانی نابیست بکەیت. کەی بیرۆکەی ئەم ئەپلیکیشنەتان بۆ هات؟ ڕاستی خودی خۆم وەک خاوەن بەدایستێکی تایبەت و دایمە بێت ئێمە لە معاناتی کەسانی چواردۆرمان تێبگەین و ئێمەش کۆمەڵێ گەنج و لەگەڵ ڕێکخراوی ئاماژە کە مامۆستا بەهاری نابیستانی لێە. ڕاستی ئەو کارێکی زۆر کردو لەسەر زمانی ئاماژە و مامۆستا و ڕاهێنەری زمانی ئاماژە کەسی 5 ساڵ لەگەڵ نابیستانەیە و ئێمەش فکریان ئەپلیکیشنەمان بۆ هات ئێکسە پەیوەندیمان بۆوانەوە کرد چکە تۆ پێویستە کات لەسەر بناغەیەکی تۆکمە و بەهێز ئەم ئەپلیکیشنە دابنی، ناکرێت بە شێوازێکی هەڕەمێک کار لەسەر بکەیت. لە 15 یەکەمە کۆبوونەوەیەکمان کرد، ئێمە ئامانجمانەوە بوو لە بەشداری تێکفێست 2023 بکەین کە فیستیڤاڵێک تەکنۆلۆژی زۆر گەورەیە. بە ماوەی مانگێ توانیمان ئەم بەشەی فەڕەنگەکە ئامادە بکەین کە 103 دەیتا لە خۆوەگرێ ئەپلیکیشنەکە. لە 15 تا 15 توانیمان ماوەی مانگێک بە 103 دەیتای وێنەی ڤیدیۆیی کە تۆزە کارەکە جیاوازتر لەوەی کە فەڕەنگێکی نووسینی بێ توانیمان ئەپلیکیشنەکە ئامادە بکەین و لە فیستیڤاڵی تێکفێست عەرزی بکەین بۆ بەشداربووانی کە میوانانی تێکفێست بێن ڕوبەڕوو، ئێمە بتوانین بە شێوازێکی ڕوبەڕوو بۆیان ڕووبکەینەوە کە ئەم ئەپلیکیشنە چییە و بۆ کێ بەسوودەوە چۆن بەکارهێنرێ. هەنی مانگێکی خایەن تا ئەو شتانەمان هەمووی کردووە. کاک بەختەوەر، دایم کە باس لە زمانێک یەکسەر گرفتمان لەگەڵ زمانی ستاندارد یاخود فلان شێوەزار فلان ئەمە زمانی بیانی لە زمانی ئاماژەیە ئەم کێشانە نامێنن توانین بڵێن یەک ستانداردی جیهانیان نزیک لە یەکمان هەیە. دەستخۆش بۆ پرسیارەکەت. ڕاستی ئەم پرسیارەکرێ بڵێن زۆربەی و کەسانی کە سەردانیانەکردن لە تێکفێست ئەیان خۆ زمانی ئاماژە هەمووی ستانداردە. لەوانەیە بۆ ئێمە جیاوازێکی نەبێت کە دوو کەسی نابیست ببینین بە شێوازی دەست قسە بکەن، بە شێوازی ئاماژە بە هێما قسە بکەن، چکە جیاوازەکەی بۆ ئێمە نیە، ئێمە نایزانین. ئەگەر دوو کەسی عەرەب فارس ئینگلیز بێنە بە زمانی ئاماژەی خۆیان قسە بکەن بۆ من تۆ جیاوازێک دروست ناکە و دوو کەسی کۆری و یابانی چینی بێن ئێمە لە زمانەکەیان نەزانین بۆ ئێمە جیاوازێک دروست ناکە. بەڵام ئێمە زمانی ئاماژە زیاتر لە 100 زمانی ئاماژە بۆ سەرۆمانەی لە هەموو جیهان. چەندێک؟ زیاتر لە 100 زمانی ئاماژە لە هەموو جیهان. 300 و زمانێکی ئاماژەی ئەکادیمی جیاوازە لە زمانێکی ئاماژەی بازاڕی. ڕاستە. ئێستا ئەم ئەپلیکیشنی ئاماژەیە لەسەر بناغەیەکی ڕێک و پێک کارەکات کە مامۆستابار خۆی خۆیان دانەری زمانی ئاماژەی ستانداردن بۆ هەموو کوردستان. لەگەڵەوانە داتاکان ئێمەمانەوە بە شێوازێکی ڕاست و دروست بەکاربێنین. ئێمە زانی زمانی کوردی بناغەیەکی تۆکمەی هەیە کە منهەجێکی خوێندن دانراوە لە هەموو کوردستان بۆ هەموو کوردستان هەر یەک شتە و هەم ئەپلیکیشنەکەش بە هەمان شێوە هەمان شتە بێ. بەڵام شێوازی قسەکردنی من کە لە سلێمانی و کەسێک لە هەولێر جیاوازە، بەڵام هەمان لەسەر هەمان مەنهەجە خوێنین کە ئەم زمانە ئەکادیمیە بەردەست بوو بە زمانی ئاماژە و کاتە هەموو کەس دەتوانێت لە ڕووە سەرەکیەکەەوە لە زمانە سەرەکیەکەەوە تێبگەین، چکە زۆرمان سۆرانی بەکارێن سەر کوردستان هیچ کێشێکمان بۆ دروست نابێت، توانین بە شێوازێکی دروست لێ تێبگەین. باشە، ئەو پرسیارەیە تاراوە کە کێس دەتوانێت سوودمەند بێ لەم ئەپلیکیشنە؟ ئایا تەنها کەسانی نابیستن؟ بێگومان هەردوو لایەنەکە ئەگرێتەوە، بەڵام بە دەرەجەی یەکەم ئێمین کە نابیستنین،
ئێمە پێویستەکە فێری شت بین شتێک دەتوانێت کە وا بکات لە ئێمە فێر بین تۆ ئەپلیکیشنەکە لە بەردەستە ئەتوانین لە ڕێگەی خودی خۆت فێرکەی چکە بە شێوازێکی سادە و بە شێوازێکی ڕوان دیزاین کراوە لەلایەن شایخانەوە و دیڤلۆپ کراوە کاکزەن کە دیڤلۆپەری ئەپلیکیشنەکەیە و تیمەکەمان چەندها کەستر لە خۆ گرن ئینشاڵڵا لە داهاتوو ئێمە ئەو کەسانش دیارەکەین داکان و باوکان بە دەرەجەی یەکەم ئەتوانن فێری زمانی ئاماژە بن بۆ ئەوەی کە مناڵەکەیان هەستێکی بەهێزتری لا دروست بێ بتوانێت متمانێکی زیاتر بەخۆی بکە دایک و باوکی بتوانێت بە زمانی ئاماژە قسە لەگەڵ ڕۆڵەکەی بکات دڵنا بە هێزێکی زۆری پێبەخشێ و کاریگەری لەسەر خوشکبراکانی بەجێهێڵێت و لە دەرەوە خوشکبراکانی بە زمانی ئاماژە لەگەڵ ئەم خوشکیانی ئەم برایان قسە بکەن کاریگەر لەسەر هاوڕەکانیان بەجێهێڵێت و ئەم سنوورێک زیاتر گەورەتر بێت لە مارکێتەکەیانە بە تەنیا ئەتوانێت بڕات بەلای یعنی ئەو کەسێک کە فرۆشیارە لەوانەیە لیتە بگات لە هەندێک دەستەواژەی سەرەتایی و پێویستەکانی بۆ پڕکاتەوە کەواتە ئەم بازنەی بەردەوام گەورە ئەبێ کاریگەریەکی تەواو بەجێهێڵێت و ئەگەر بڵێن یەک نمونەی زۆر گرنگ ئێمە ئەو شوێنانەی کە فریاگوزاری و خزمەت فریاگوزاری یەکەم پۆلیسەکان دکتۆرەکان مەسەلەن لە حاڵەتێکی لە ناکاو سەر ڕووداوی بوومەلەرزە زۆر مەسەلەن خوا نەخواستە بوومەلەرزەیە بێ کارساتێکی سروشتێ بە هەر شتێکە بێ ئەو کاتە لەو شوێنە کەسێکی نابیستەیە ئەگەر تیمێکی تایبەتمەند هەبن بە زمانی ئاماژە لەوانەیە بتوانن لە ماوەی دقیقا پێویستی و کەسە پڕکەنەوە لی تێ بگەن ژیانی مرۆڤ زۆر گرنگە ئەمانە هەمووی بە حساباتی بۆ بکرێت ئەگە بتوانین تیمی تایبەتمەند دابنێن لەو شوێنانەیە کە بگەنە سەر کەسەکە لەوانەیە بە ماوەی ئەو دقیقە ژیانی و کەسە ڕزگارکەن و ئەگەر لی تێنەگە لەوانەیە ئەو کەسە ژیانی خۆی لەدەست بە لەوانەیە کێشەی لە بەشی ناوە هەبێ بە ئاماژە پێیان بڵێت ئەم توانای قسەکردنە بەڵام بە زمانی ئاماژە پێیان هەڵێ ئەگەر ئەو کەسە تایبەتمەند بێ و لە زمانی ئاماژە بزانێت دڵنیا بە فریایەکە بۆیە هەموو تاکەکانی کۆمەلگا توان سوودمەند بن لەم ئەپلیکیشنە و هێزێکی تەواوەتیش بن بە کەسانی نابیست ئەوانی جیاواز نین چکە ئێمە هەمومان توانای ئەومان هەیە ئەبێت لە یەکتر تێبگەین ئەم ئەپلیکیشنەش بەشێکی گەورە پڕکاتەوە لە کۆمەلگاکەمانە ئینشاءڵڵا پشتیوان بەخۆیان مەکاری لەسەرەکەین و هیوا خوازین پشتگیریمان بکەن ئینشاءڵڵا کە داهاتوویەکی نزیکە بەردەستێخین بۆ هەموو بەکارەکان داتاکانیش قۆناغ بە قۆناغ چکە ئەپلیکیشنە بەردەستێخین بۆ هەموو کەسێک ئێمە خاتو بەهارمانبان کرد پێشتر لەگەڵ خوێندکارێک ینی باسی لەوە کرد کە چمە دایرەیەک یاخود شوێنێکی حکومی بەڕاستی کەس نییە لێم تێبکە یاخود چمەتە لای نەخۆش لە ڕوم نەهاتووە ئەو حاڵەتێک کە هەمە ژنانە بۆ نەمتوانیەوە باسی بکەم هەنگاوێکی گرنگە بەڕاستی زۆر ینی ماسەباریش خۆی پێشتر چەندها ئیشانە سەرەوەوانە کردو خولیان کردوتەوە چەندها شتی تریان کردووە و ئەم بیرۆکە تەکنۆلۆژیەش ئێمە هاتوین ئیشمانە سەر کردووە ئینشاءڵڵا سوودێکی زۆر باشە بۆ هەموو لایەنەکان ئەفۆن شتێکی تریش بڵێم خاتوهاژەکە لەناو ئەپلیکیشنەکەیە خاتوهاژە خۆی نابیستە و ئەکتەری ئەپلیکیشنەکە ئەم ئەپلیکیشنە تەواو کوردیە یعنی مۆرکی کوردایت خاتوهاژە خۆی نابیستە خوێندکاری بەشی تەکنۆلۆژیای زانیاری لە قۆناغی دووەم لە پەیمانگای تەکنیکی کوردستان ئێمە تەنها دەکتەرەکەشمان کووردە لە ستۆدیۆ وێنەوەشتەکانمان گرتووە بە سپاسەوە ئاڵم کەناڵی کورسات کاوکارمان بۆ ئەو دەیتانە کە کوی بکەینەوە زۆر باشە کاک بەختەوەر وتت لە مەرحەلەیەکە 103 دیتە ینی سێ حرەکە سێ وشە بەڵێ ئەتوانی بڵین شتێک بکەن بۆ نمونە بگاتە لای هەموو کەس و هەموو کەس بەلایانی کەمەوە ئەمە فێر بێ زۆر گرنگە ڕەنگە ئەسە من نابیستێک بێتە لام پێی بڵێم برسیتە مەسەن ڕەنگە ئاوایەک بکەم و یان بڵێم ئەگەر تۆخەوە دێ ئاوایە بکەم کۆمەڵێک شتی ستاندارد هەیە یان سادە هەیە ڕەنگە مەحەلی بێ بۆی چکە هەر دەربارەی ئەم بابەتان ئێمە هەموو بینایەک لە کوردستان کە چیتە ژوورەوە پرزگەیەک هەیە پرسیار وەڵامەکان ڕەنگە وەکو ئیمتیازێکی لێ بێ دەبێ هەموو کەسێک لە پرزگەکە دانیشە بەلایانی کەم 150 زمانی ئاماژە بزانێ ئەوە لە ڕێگەی حکوومەتەوەتوان کار لەسەر بکرێ کە شوێنەکان ناچار بکرێن نەک ناچارکردنیش نیە شتێمە شتێکە جیهانە ستانداردە ینی پێویست دەکات هەموو کەسێکی تایبەتمەند ئەگەر تۆ کۆمپانیای گەورەتە بێ ینی دایرێکی حکومی ئەبێ فەرمانگەیەکە بێ شتێکە بێ پێویستەکە هەموو کەسێکی تایبەت بنە بە خاوەنپێداوی تایبەتەکان بە هەموو چینەکان کەسێک لەسەر کورسی تایبەتە کەسێ نابینایە کەسێ ناویستە پێویستەکە کەسی تایبەتمەند بڕات بەدەمێ و خزمەتی بکە خۆتانزان وڵاتی پێشکەوتەکان ئەو ئاسانکاریانە هەمووی هیوادار نێمەش لەداهاتوە ئەو کەسە تایبەتمەندانە دابنرێ ئەگەر تاکە کەسێکیش بێ چکە پێویستێک پڕاتەوە ئێمە هەموو مرۆڤ تاکە کۆمەڵگە گرنگە بەلامانەوە ئەوە کاریگەری زۆر بەجێر لەسەر کۆمەڵگاکەمان و هەروەها ینی هێزێکی زیاترە بە کەسانی نابیستیش کە ئەم ئەپلیکیشنە تایبەتە بۆیان هاوکاری هەموو کەسێکیش بێ کە فێری بێ ئەپلیکیشنەکەتان بە دیاری کراوی ناویچە ناوی ئاماژەیە هەر بە کوردیان بە لاتین ناوی ئاماژەیە بەڵام ئەفامێ ڕێکلامێکی بۆ بکەین بۆی بینەران زۆر ئەوەش پێڵم ئێمە ئینستاگراممان هەیە ئێستا حالیان ئاماژە دۆت
لە ئینستاگرام هەموو ئاگادارەکان ئێستا ئاماژە بڵاوکەینەوە و ئینشاءالله داهاتوە لەسەر پلی ستۆر و ستۆر بەردەستەکەین بۆ بەکارهێنانی ئەندروید و iOS. هەنێ ئێستا بەردەست نییە؟ نەخێر ماوەی مانگی کارمانەسەر ئینشاءالله بڵاوەکەین لە داهاتووکی نزیکە، بەڵام لە ئینستاگرامەکەمان هەموو هەواڵ و ئاگادارەکانی سەر ئاماژە لێوێ دانێن. چکان فەرەنگێکی وێنەی ڤیددیۆیە کارێکی زیاتر لە فەرەنگێکی نووسین. دەستخۆش باشە با باسی ناوەڕۆکی ئەپلیکیشنەکەین ئێستا بەڕێستا ناین پێش بەرنامەکە من تۆزێک سێری ئەپلیکیشنەکەم کرد ڕەنگی تایە ڕۆژەکانی هەفتەی تایە ژمارەی تایە کۆمەڵێک شتی تایە ئا ئەمانە شتی سەرەتایی نیە خۆ جارێ زۆر شتماوە کە بێن بێگومان ئەمە شتی سەرەتایی ئێمەش کە هەمومان کە فێری زمانەکە بین خۆ ناچین لە سەدەوە دەست پێ بکەین ئێمە لە سفرەوە دەست پێکەین. بۆیە یەکەم شتی سەرەکی بنەڕەتی ئەلفابێتە لەگەڵ ژمارە کە تۆ فێری بیت و کۆمەڵە دەستەواژەی تر کە لە ئەپلیکیشنەکە بەردەستە بە ڕەنگە بە ڕۆژەکانی هەفتەیە بە کۆمەڵی دەربڕین و شێواز ڕستەی پرسیارکردنە و هەروەها خێزان پیشەکان و شوێنە گشتەکان. ئینشاءالله لە داهاتوە ئێمە بەشی زۆر زیاترمایە کە زیادی بکەین لەڕێگەی مامۆستا باروانەوە کە ئامادەکرێ هەموو دیتایانە بە شێوازی ئەکادیمی و تایبەتمەند ئینشاءالله بەردەست لە ئەپلیکیشنەکە زیادەکەین ڤێرژن بە ڤێرژنەوە دیتای زیاتر بەردەستی بەکارهێنانەکەین. ئەمە ینی ئەگەر بکرێ زۆر ئەکادیمیانە ئینشاءالله بە دڵنیاییەوە تەواویەکەن هەماهەنگیتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە قوتابخانە دەرفەتێکی زۆر باشە ینی ڕۆژانە مناڵ چەند سەعاتێک چەند کاتژمێرێکی زۆر لەوەیە ئەگەر بە درێژایی هەموو تەمەنی قوتابخانەی بۆ نمونە یەک وانە یەک وەرزی بچکۆلانە سێ مانگێک کەمتر خەریکیەوە بێ ڕەنگە زۆر بە ئاسان فێریشی بێ و لە یادیشی نەچێت تر پێویست ناکا کە گەورە بوو دەست پێ بکە. ئەمە چەند گرنگە بتوانن لەگەڵ ئەوان هاوکاری هەماهەنگیتان هەبێ. بێگومان ینی فکرەکە زۆر جوانە دەخۆشیت لێکم زۆر زۆر سپاس. ئێمە زانی خوێندنگانی یەکە ماڵێک ماڵ و دایک بۆ کە لی فێربینەوە شتێکی تایبەتە بە خوێندنگەش ئێمە لە قۆناغی دەست پێکەین ژنگێکی زۆر جیاواز و ئەکادیمیترە. ئەمە ئەپلیکیشنە ئەکادیمە دایکان و باوکان کە فێرم ئەکادیمیا بن مناڵەکان لە خوێندنگە ئەگەر نابیست بێ ئەکادیمیە خوێنە بەڵام تۆ بازم بەست نابیستان ئەو کەسە نابیستنەوەنیە زۆر زۆر گرنگە کە بتوانین ئەگەر نەشتوانین لە وانەیەک دابنین لە ڕێگەی سیمینارەوە لە ڕێگەی ئەمە بەشێکمانێ بەناوی پەروەردەی تایبەت ئەتوانین لەگەڵەوانەیە کە اختصاسیان و بوارەیە تایبەتمەندیان لە بوارە هەیە ئەتوانین قسەیان لەگەڵا بکەین بڕۆنە خوێندنگەکان لە پۆلەکانی 1 تا 6 مانگی جارێک سێ مانگ جارێکیش ئەگەر بڵێن ئەگە هەر نەکرێت سێ مانگ جارێکی جوانەیەک لەسەر ئاماژە چکە ناسینی منداڵەکان چکە مناڵ ڕاستەکەی پێویستە شتەکانی پێ بناسین لەوانەیە تۆزە فەهمێکی زیاتری نەبێ سێ مانگ جارێکیش ئەگە سیمینارێکیان بۆ کرێ با کەسانی نابیست بناسن کەسانی خاڵبەدایستی بەگشتی بناسن تایبەتمەندەکانیان بناسن نەک لە دەرەوە ببینێت شێوازێکی نامۆ بێ لە لای و هەروەها وەکو تۆ وتت ئاماژەت پێیا زۆر زۆر گرنگە کە بڕێ دەستەواژەش هەر فێر بن بۆ خۆیان و لە داهاتوە لەوانەیە حەزم قولایەکی لا دروست بێ کە بێت فێری زمانی ئاماژە. پێوانێ ینی هاگەنی کاک بەختەوەر ئەو نەقورس بێت تۆ ڕەنگە لە هەموو ژیان تا ڕێک نەکەوێت سوتفەیەکی کەسێکی نابیست یاخود ئەوە بکەی بەڵام ئێگە کردت ڕەنگە هەموو تەمەن یەک جار پێویست بێ بەڵام چەند خۆشەوە یەک جارە تۆ هەستی بەرامبەر بریندار نەکەی ئاسان لێ تێگەشتێکی تەکنیکێکی سادەیە ینی چەند حرەکەیەکی سادە فێربی بۆ خراپ وەکو ڕێزگرتنێک وەکو سڵاوکردنێک وەکو سوپاسکردنێک یان پێویستت بەچی ئەو دەستەواژانە لەوانەیە مناڵەکە فێری بەچ شتێکی زۆر باش بێ دەستچاو خۆش بێگومان ینی وەکو وتە ئەگەر لە قۆناغێکی خوێندنیش بێ بەوانەیەکیش بێ ئەتوانێ و بۆ شایە پڕکەیتەوە ئەگەر مناڵەکە لە پۆلێکیش بەستەکەم زووتر خێراتە فێر بێت چکە مشکی کراوەتوانی شت بە خێرایی وەرەگرێ. یەکێک لەو گرفتانەی کە نابیستان هەیەە ئەوەیە کە بکو عنی زۆر گرنگی نەدراوە بە بواری ئەکادیمیان هەلی خوێندنیان کەمترە لە هەموو کەسانی تر ئەم ئەپلیکیشنە دەبێتە هاوکاریەک بۆ کەسانی کە بۆ نمونە ڕەنگە هەر نەشیان خوێندبێ عین لە ماڵەوە نەچبوونە هیچ ئەکادیمیایەک هیچ قۆناغێکی خوێندیان نەبڕیبێ و بەڵام بتوان کۆمەڵێک لەو دەسەواژانە فێر بن. ڕاستی ئەمە بۆ کەسێک نییە کە نابیست ینی ئێمە وتمان شازی زمانی ئاماژە جیاوازیە لە بین سیستەمانی بۆ هەولێر دەستەواژەی جیاوازەیە ئەمە سەبارە مشتانی پێوتن ڕاستی جیاوازی هەیە من زمانەکە بە تەواوەتی نازم بەڵام کەسێک کە نابیست نەبێ لەوانەیە شێوازێکی ئەمە بازاڕیمانێ و کادیمیمانێ جیاوازی هەر دروستە بێت من کە بە شێوازی شوێنی خۆم قساکەم بێمە خوێندنگەوە بە شێوازێک تر بە شێوازێکی کادیمی جواب مامۆستایمە لە دەرەوە جوابیەوە بۆیە زۆربەی نابیستان لەوانەیە قورس بێت چکە ئەمە ئەکادیمی حالیان ئەو کاتە ئەمە هاندەرێکە بێ کە ئەو کەسە دایکان و باوکان بە دەرەجەی یەکەم کە مناڵەکان نەشارنەوە ئێمە زانین لەوانەیە کێشە گرفتەکە لەو کاتە دروست بێ کە دایکان و باوکان خۆیان ببن بۆ کار مناڵەکان بشارنەوە لە ماڵەوە
نێڵم بچێتە خوێندنگا بۆی قسەی پێنەوترێ هەرچەنە ملایەنێک زۆر خراپ بەجێ لەسەر یان بڵێن هیچ فێر نابێت بەداخەوە بەڵام کام ئەپلیکیشنە بڵاو بووە تۆ زانی هەنەجار گۆڕانی دۆخی کۆمەلگا پێشوازیکردنی کۆمەلگە لەم شتانە کاریگەری گەورە تێڕوانی دایک و باوک بەجێهێڵێت پێشوازیکردنی کۆمەلگە لە شتێک تێڕوانی زۆر بمانە گۆڕە چونکە زانین کۆمەلگە کاریگەری زۆر گەورە دروستە سوشیال میدیا قسە ئەکرێت یعنی خزمەکانی ڕۆم بۆ لایەن قسەیان بۆکەن ئەم ئەپلیکیشنە هەیە شتەکە بەربڵاوە هیچ عیبێک نییە خۆی عیبە نیە ڕاستی شتەکە بەڵام ئەو کاتە هاندەرێکی بوو دایک و باوکم ناڵەکان نەشاردن و بیخەنە بەرخوێندن با سەرەتا بڕاتە پەیمانگایەکی تایبەت بە زمانی ناویستان با زمانی ئاماژەی ئەکادمی فێر بێت هیچ کێشەوی ئیشکالە باوەڕ نام دروست ئەو کاتەش بێ حەلی بۆ بدۆزرێتەوە ئیتر لەوان چارەسەری ڕێگەی تایبەت چارەسەری خۆی هەبێت پێتان وایە ینی بەدەمەوە هاتنی خەڵک زۆر بە بۆ ئەپلیکیشنە بۆ پێی کە جارە هێشتا نەهاتوتە بەردەست بەکارهێنەرە سپاس بۆ خوات پێشوازێکی زۆر باشی لێکرا لە تەکفێست ینی بەردەوام لەکوێ داونلۆدیکەین ئەمە زۆر شتەکە زۆر خێرا بوو ئامانجمان بوو کە بتوانین بە شێوازێکی ڕوبەڕوو خەڵک لەم ئەپلیکیشنە ئاگادار بکەینەوە چونکە تۆ زانیگەر لە سوشیال میدیا ڕکلامە بکەیت وەکو وەنابێت کە تۆ ڕوبەڕوو بن بۆ ڕوونکەمەوە ئەم شتە چییە سوودی چیە چۆن توانین بەکاری بێنی چەندها کەس داوا ئەپلیکیشنەکان هەتا ئێستش ناومان بۆ نێن ئێمە لە ئینستاگرام کە ئەڵێن کێ ئەپلیکیشنەکە بەردەستە بێ ئینشاڵڵا ئێمە بەردەوام تیمەکەمان لە کارکردنایە بۆی بەردەستی بخەین بۆ ئەم بەکارهێنەران ئەمەش ئەمە ماوەی مانگێک کارمان لەسەر کرد و بەڵام ئینشاڵڵا کاتی زیاترەوێت و ئینشاڵڵا هەوڵەیەین باشترین بخەینە بەردەستی هەموو بەکارهێنانی کورد و خوازیارانی فێر ئەوانەی کە یانەوەی فێری زمانی ئاماژە کاک بەختەوەریان هێنە زمان ڕێککەوتنە من و تۆ ڕێککەوتوین بەمە بڵین پەرداخ بەڵام لەگەڵ هۆنیان ڕێککەوتون پێ بڵێم مەسەرەن کووپ لەگەڵ کاک نەجار ڕێککەوتون پێ بڵێم ینی هەر شتێکی تروی لە ئاخیری ینی بۆ بترسین لەوەی کە ئێمە دەست نەکەین بەدانانی زمانی کیاماژە بۆ منە من ئاوا شتێکم کرد ینی پەرداخم پێ بەڵام ئاواگرتم پیاڵەیە ئاوا دەستم لە خستە ژێری بۆ ئەمە سەڵێکی گەورە بێ ینی با دەست پێ بکەین ینی لە چی مامۆسا وەکو مامۆسا بەهار مەسەلەن ساڵمان هەیە بۆی زۆرمان دووە 35 ساڵە ینی خۆی هەر خۆی هینێک لە معاناتی تەواوی ناویستەکان بە تەواو زۆر زیاتر تێگە زۆر ڕاستە هەر خۆی فەرهەنگێکە بەس بە زیینووی با ئەو فەرەنگە بکەینەوە ئەلکترۆنی شەڵات تەمەری درێژ بێ ینی ئینسانە کرێ ڕۆژێک ئەو مانوو بێ نەتوانێ هیلاک بێ شرط نییە ینی ئەمەتر نەبێ با ئێستا تۆ دایبێنی با حرکاتێک بێ دایبێنی من فێرم ئەویش فێرە بێ نابیستێکیش فێرە بێ کە ئەم حرەکە ینی ئەوەی تر با دەست پێ بکرێ با دەست پێ بەڵام ئێمەڵین قسەکە زۆرەوە با ئێمە زمانێکی ئاماژە خۆمان دایبنی کەسانی بازاڕی خۆیان زمانی ئاماژە لەناو خۆیان ڕێککەوتنێکی تەواو هەیە کە ئەم شتە چی بێ لەوانەیە کەس نابیستەکە لەگەڵ نابیستەکە هاوڕای دەست بیا لەو شتۆ ئاماژەیەکی پێ بڵێ هەر کاتێ من وت ئەمەیە بەڵام کە ئێمە وتمان ستاندارد ئێمە توانین کۆنتڕۆلی کوردستان بکەین لەو کاتێ کە من ڕۆشتمە هەولێر لەگەڵ نابیستەکە کێشەم نەبێ ئەگە کاتژمێر ڕۆژمە دووە کێشەم نەبێ ڕۆژمە زاخۆ کێشەم نەبێ چۆکو مامۆسابار بێمە وتووە زمانی ئاماژە لە بینی سلێمانی بۆ هەولێر دەستاژە جیاوازی هەیە بۆ بازاڕی و ئەکادمی جیاوازی هەیە لە بینی نابیست بۆ نابیست جیاوازی لەوانەیە من و تۆ کە قسەکەن ئێستا هەنی وشەمان بەکاربێنین ئەم خاتونە تێنەگەوانە لەوانەیە من و تۆ ڕێکەوتبین وەکو کەوتە ئاماژەکە وشەکانیش ماوا بێت ڕاستە هەنەجار لەوان بڵم دیوار لای کەسانی هیچ مانایەکی نییە بەڵام لای تۆ لەوانە ناوەڕۆکێکی تەواوی تیا ناوشەی دیوارە کەواتە ناڵێم یانێ بە ئاسایی وەری بگرین بابەتە نەترسین لەوەی فەرهەنگێک دابدرێن فەرهەنگە بچێتە ماڵەکان بچێتە قوتابخانەکان بچێتە لای پەروەردە تایبەتەکان هەمومان ڕێککەوتوین بۆ منەم حرەکەیە ینی خەومێت ئیتر باتەواو ستاندارد بکرێ هەتاگە لە بازاڕێکەشە وەرگرابێ هۆ زۆر زمانی تریش تۆ ناکرێ وەکو مامۆسا زمانی ئاماژە زمانێکی وەسفیە وەسفی شتەکات وەکو خۆتە لە ئێمە خەوتن بێ وەسفێکەی تۆ زۆربەی شتەکانی وەسفی بەڵام زۆر چیشەیە لەوانەیە وشە شتەیە ئێمە نتوانین بۆ وەسفی دەری بڕی پێویستەکە حرەکەیەکی شەرح بکەیت بە شەرحکردن بێ لە کۆمەڵی شتی وەسفکردنەوە تۆ شەرحی شتێکی مانایەکە یا بەدەستەوە من ئەو نەزمانی ئەوە شارزانی ڕاستەکەی باشە وەکەوەی کە ماوەیەکی زۆرە لەناو خاوەن پێداویستی تایبەتەکانە ینی هێستا هەست زۆر بە معاناتی ئەوانەکەی بۆ کێشانی کە ڕۆژانە ڕوبەڕویانە بێتەوە پامت چی بۆ کەسانی ئاسایی کە چۆن هەڵسوکەوت بکەن یاخود چه هاوکاریەکی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەن زۆر جار ئەو معاناتەی کە تووشی ئەوانە بێتەوە بەهۆی ناخۆشیاری کۆمەڵگەوەیە لە هەنێک بابەتە سەرەتاڵێن سپاس بخوا کە کوردستان زۆر گۆڕاوە بۆ قۆناغانێمە پێشتر تێمانە خوێند ینی لە قۆناغی سەرەتایی بەڕاستی زۆر زەحمەت بوو ینی قسەی زۆرە وترات ئەڕوخێنرای بەڵام پشتگیری ماڵەوە یەکەم هۆکار بکە ئێمە بەردەوام بین هیوادارین هەموو دایکان و باوکان چکە پێشەوەی هەر ماڵێک بێتە ناو کۆمەلگاوە بێتە ناو کۆڵانەکەی
بچێتە ناو خوێندنگەکەی بچێتە سنووری شارت یعنی شارەکەی بەتەواو داگیرکە بێتە دەروی شارەکەش دایکان و باوکان یەکەم هەنگاون پێویستەکە ئەوان ئامۆژگاریان بکەن کە کەسان بۆیان ڕوونکەنەوە کەسانی خاوەندایسکەن چۆن ڕێزیان بگرن نمونەی کەسێکی نزیکیان بۆ بێنەوە بۆچی وا بوو ناڵێ بۆ لە دەرەوە کەسێک تێبینی وای پێڵێ یعنی پێویستەکە بۆ شازە بۆیان ڕوون بکرێتەوە و ئێمەش کەسە لە بەشێک تەکنۆلۆژی خوێنین و تەکنۆلۆژیا بە بەشێکی گرنگە زانین و ئێمەش ئامانجمان لە بەشدایکردنە فیستیڤاڵانە سەرەتا پێشەوەی کە ئەم شتانە بێت تێڕوانینی خەڵک گۆڕینە یەکەم ئامانجمانەوەیە تێڕوانی خەڵک بەرامبەر کەسانی خاوەندایستی بۆڕە ئێمە هیچمان کەس نییە لە کەسانی تر هەرەوەیە بەشێکە کە خوای گەورە پێ نەبەخشیوی ئەمە هەمیشە سوپاسگوزاری خوای گەورەین لەوانەیە بەشێکی کەمی لێسەن بیتەوە زۆری پێ بەڵام تۆ پێویستەکە خۆت بە دوای ئەو بەشایە بگەڕیت و بیدۆزیتەوە و درکی پێ بکەیت ئەنا تۆ هەر دابنیشە قەت درکی پێ ناکەی و ئینشاءڵڵا تەکنۆلۆژیا ئێمە هەوڵێن لە داهاتووە بۆ کوردستان چکۆ ئێمە زمانی کوردی زۆر گرنگ بەلامانەوە یەک بۆ هەموو کەسان پێویستەکە زمانی کوردی بەردەست بێ بە هەر شێوازێک بێ گرنگی نییە زمانی دایکمانە و تەکنۆلۆژیاش بکەین بە خزمەتکارێکی تەواوی کەسانی خاوەندایستی تایبەتی لە کوردستانە بە تایبەتی وەڵام پێم خۆشە جارێکی تر هەر سەیری ئەپلیکیشنەکە بکەین بۆی دڵنیام ڕەنگە بۆی تۆزە زیاتر بینەران پێش ئافەت ببوور ئەمە ڕووی یەکەمی ئەپلیکیشنەکەیە با بڵێن نازانم ئەگەر هاوکاران لە بەرەوەی ڕووناکە ئەگەر ڕووناکەی کەم زیاد با بیسڕم تۆزێ تۆ ئەمە ئەگەر با بڵێن سەرەتاکە یکریتەوە بەم شێوەیە تەواوە باشە نووساوە ڕەنگەکان مەبەست لە ڕەنگ ئاسایە بیکەمەوە من زۆر باشە ئەمە لێرە نووسراوە سپی لیستی ڕەنگەکانە بەڵێ کە سپیەکەیتەوە ئاماژەی زمانی سپیە ئەم ڤیددیۆیی کە لەسەرەوە هەیە تعبیر لە ڕەنگی سپیەکە واتە هەم بە ڤیددیۆ هەم بە ڕسمیش ئەو ڤیددیۆە تەنها ئەلفابێت و ژمارەکان وێنە زۆر باشە بۆ منە ڕەنگێکی تر بۆ نەشین ئەم ڤیددیۆی سەرەوە ڕێک لوت بۆ خوارەوە یانیشی ئاسانیشە فێربوونی چیتر لە ئەپلیکیشنەکە با بزانین ژمارەکانمان هەیە وێنەیە ژمارەکان بۆ نمونە ڕقم پێنج ئاسان بووەوە هەر پێنج دەست بەستەوە بزانم بچینە سەرتر وەزان زیاتر ئەو ژمارانە قورسن کە بۆ نمونە 21 دەربڕن یەک مەسە یەک دووسێ ئاوایڵی پیشەکان پیتەکان شوێنی گشتی زۆر شتی باشی تایە بێگومان یەکەم بەشێتی ئێمە وتمان فەڕەنگەکە نووسین نییە فەڕەنگی وێنە ڤیددیۆ زۆریشی ڤیددیۆە خۆتان زانانی ئیشکردن لەسەر ڤیددیۆش کاتێک زیاترەوە و فەڕەنگێکی ڤیددیۆش قەبارەی زیاترە بات نووسینەکانیش بەردەستن ینی خەڵک پێشتر بەکاری هێناوە بەڵام ئەوەی کەنە بۆ فەراغێکی دروست کردووە زیاتر با بڵێن ئەبێ بە ڤیددیۆ هەبشتەکە ئێستا گۆشت فرۆش بزانین ئەمە پارچە پارچەیەەکە ئەوە ماوەسا لەقتەکە دووبارە بێتەوە بەڵێ ریپلایەکات بۆ تۆ کە بۆی بزانی ئایانی بۆی فێربی بەردەوام وەکو پێشنیارێک هەستەکەم زۆر خێرا دووبارە بێتەوە ئەگەر یەکەم جار بێوە هەستەکەی لە دوو سانیا شتێک بۆ دەرەبڕێ نەنا زۆر جار ڕەنگە لە بەرەوەی نابیستە ڕەنگە تۆ پێویست کات دوو جار شتەکە بکەیتەوە تە چۆنە حاڵ تەکۆک و تەئەکیدکردنەوەیە بەس بۆی کە دووبارە بێتەوە توان سپەیسێکی کەم هەبێ بەسەر ئینشاڵڵا لە داهاتوو ئێمە ئەو شتانەش هەر زیاد دەکەم بەڵام بە مانگێک ڕاستە دەستان خۆش بێ ئەمە ئەپلیکیشنەکەی ئینشاڵڵا سەرەتا ئەپلیکیشنەکە دیار نییە باوە ناکەم بگەڕێتەوە ئاماژە هەیە خۆی ئایکۆنەکەی بەڵام دواتر لە پلیستۆر بسە جای بڵاو نەکراوەتەوە بەس ئینستاگرامەکە ئینستاگرامەکەت بۆ بکەمەوە مشکلە نا ئەوە باشە دەستان خۆش بێ هیواداری سەرکەوتوو بنی ئینشاڵڵا زوو گاتە بەردەستی هاونیشتیمانیان سوودی لێ وەربگرن و بتوانن زۆر ڕزانیایی تر کە دڵنیا ئومێدی زۆرمان هەیە پێتان وە مامۆستا بەهاریش تەواوی زانیارەکانی لێ وەرگرن گەشتێکم بێ لە کۆتاییە دووبارە سپاسی ئێوەکەم کە سپاسی ئێوە ئەکەین ئێمە واجب گەشتان کردوین ئەم بەرنامەیە ڕاستی دووبارەمە پشگیری بۆ ئێمە و ئینشاڵڵا ئێمە هەوڵین لە ڕێکە ناڵشتان ڕاگەین هەوڵین لە زووترین کات بەردەستخین ئەوە کارێکی مەش لێرە بەڵێنتان پێدێن هەر بڵاو کراوە ئینشاڵڵا یەکەم شوێنوەرم بۆ لایمە لێرە عەرزیەکەین باشە زۆر سپاس زۆر سپاستانەکەین دووبارە و هیوادارین بەردەوام پشگیری هەموو چینەکانی خاوەندایستی تایبەتکەن و توانەکانیان پیشان بیان و هەمیشە نمونە سەرکەوتوویان کەسانی خاوەندایستی پیشانی هەموو کەسەکان بیان بۆ کارگەری لەسەر کەسانی خاوەندایستی کە لە ماڵەوە پەراوێز خراون کۆمەڵێک بەهرەی هەبێ کاناڵێکەوەش گوێگری زۆر باشیە پێویستەکە دایکان و باوکان مناڵەکانیان
هەر بە توانەکانیان بن وایان لێ بکەن توانەکانیان بدۆزنەوە و خزمەت بە کۆمەڵگا بکەن نەک بڵێن ئێمە خزمەتمان پێویستە ڕاستە خزمەتی پێویستە بەڵام ئەتوانێت خزمەت بە کۆمەڵگەشکە بۆ توانە شاراوانەی کە لە ناخێ هەیە و دەتوانێت بیدۆزێتەوە. زۆر ڕاستە. دەسەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ کارپەختەوە بەرزان لەبەر کاری فەرهەنگی زمانی ئاماژە بەڕاستی هەنگاوێکی گرنگ و باشە من و خۆم زۆر دڵخۆش بووم مێردەکەم لە داهاتوودا بتوانین هەموومان سوود لەم ئەپلیکیشنە بین وەکو هاوکارێک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە بەشێکن لە ژیانی هەر یەکێکمان لە کۆمەڵگادا ڕۆژانە ڕوبەڕوومان دەبنەوە. سپاس بۆ